وەکو تراوە ئاو سەرچاوی ژیانە، بەڵام ڕووباری سیروان لە گەرمیان خەریکە دەبێتە گۆڕستانێک بۆ گەنجانی سنوورەکە و تەنیا لە ماوەی نزیک بە 2 مانگ 3 گەنجی ئەم دەڤەرە لە نێو ڕووبارەکە خنکاون. ڕەوەن شێرزاد نوێترین قوربانی دەستی کەمتەرخەمیەکانی بەرپرسانی سنوورەکەیە لە ئاست ڕووباری سیروان. ئەو گەنجە کاتەمەنی 24 ساڵە و دانیشتووی قەزای کەلارە ئێوارەی ڕۆژی هەینی لەگەڵ چەند هاوڕێیەکی بە مەبەستی مەلەکردن و بەسەربردننی کاتێکی خۆش ڕوویان لە ڕووبارەکە کردبوو. بەڵام خنکانی ڕەوەند لە کاتی مەلەکردن لە نێو ڕووبارەکە هەرزوو خۆشیەکانی لێتاڵ کردن. یانمە ڕۆژی هەینی پێرێ سەعات 6:30 ڕووداوەکە بووە لەسەر ڕووباری سیروان. ئەمە چووناوێت کە دوو برادری خۆی لەگەڵا بوو، دوانیان مەلەیان کردبوو، یەکیان لە دەرەوە هەردیان کەوتونەوە گێژاوە دانەیەکیان ئەوەی ئەمە خنکاو. ئەوە لە ڕۆژی هەینیەوە تا ئێرە تیمی فریاکەوتن خەڵک ینی بەڕاستی دەستخۆشی لە هەمویان نەکەین، بەس داوامانەوەی خوای گەورە پاداشیان بدات و نازانین چۆن خەزان هەموو لایەنەکانن ئیدارەی گەرمیان هەمووی داوامان لە خەڵکە بۆ خاتر خواوە چیتر چاویان لە مناڵەکان ئەمە با جەرگی وەکو ئەمە جەرگیان نەسووتێ. چالاکوانان و هاوڵاتیانی گەرمیان بەرپرسانی سنوورەکە بە کەمتەرخەم لە ئاستگیانی گەرمیانیەکان دەبینێن، چونکە دەڵێن تا ئێستا هیچ ئاوڕێک لە ڕووبارەکە نەدراوەتەوە کە بەشێکی زۆری دانیشتوانی ئەم دەڤەرە بە مەبەستی مەلەکردن ڕووی تێدەکەن. ئەوان نەبوونی شوێنێکی تایبەت بە مەلەکردن و زۆر گۆڕینی ڕێڕەوی ئاوی ڕووبارەکە و زیادەڕەوی و کاری نایاسایی غەسالە و کارگەکانی چەولم لەسەر ڕووباری سیروان بە هۆکاری سەرەکی زۆربوونی خنکانی گەنجانی سنوورەکە دەبینێن. بەرپرسی تیمەکانی ژێرئاویش لە گەرمیان پێی وایە ساردی ئاوی ڕووبارەکە و نەشارەزایی گەنجان لە شوێنەکانی مەلەکردن و بەکارنەهێنانی جلوبەرگی پێویست بەشێکی ترن لە هۆکارەکانی خنکانی ئەو هاوڵاتیانە. هۆکاری زۆرە، یەکێک لە هۆکارەکانەوەیە کە شوێنێکی گونجاو نییە لە ناو شارە لە لانی ئیدارەی شارەوە کرابێ بۆی خەڵک بتوانێت مەلەی تیا بکەون نەچێتە سەر سیروان. و هۆکارێکی ترێوەتانێ چاڵی غەسالەکان خەڵک نازانێ ئاست و قوڵایەکەیان چۆنە، شوێنەکەیان دیاریکراو نییە و ڕێژەیە و ئەوەی کە تیا دیاریکراو نییە بۆ یەکێک لە مشکلە گەورەکانەوەتانی هاوڵاتیان کاتێ مەلەی تیاکەن کە قوڵایەکەی نازانن، بەداخەوە زۆرجار هاوڵاتیان دەخنکێنە مەشوای کردووە کە غەسالەکانێکە لە کێشە گەورەکان بێت لە سنوورەکەکەوە ئەکا هاوڵاتیان ساڵانە گیان لە دەسەدەن و ئیدارەی شاریش تا ئێستا ڕێگە چارێکی گونجاوی نەدۆزیەوەتە بۆی غەسالەکان ناچار بکە ئەو شوێنانەی کە هاوڵاتیان مەلەی تیاکەن بەکاری نێنن بۆ ئیشی خۆیان و هاوڵاتیان پارێزراو بن. هۆکارەکەی ئەگەڕێتە بۆ ئەوە کە لە شوێنێکە مەلاکە شوێنەکە زۆر سەختە مجازفە بە ژیانی خۆی ئەکا وەکو ئەم ڕووداوە دیارە ئەم ڕووداوە ماوەی 42 ساعات ئێمە وەک تیمەکانی غەواسی گەرمیان بە دوای گەڕین. هۆکارەکان ئەوەیە ساردی ئاوەکەش دەوری هەیە. ئێمە چەندێک ئامۆژگاریان دەکەین کاکە لە شوێنەکە مەلە بکەن، زۆر جار وتومان لە کەڵانەکان لە شوێنەکە مەلە بکە کە 4 مەلەوانی لێبێ با دەرتکە. بەداخەوە ئەم کەسە لە شوێنێکە مەلەی کردووە تەنانەت مەلەوانێک شلێنە بۆ فریای بکەوێ بچێتە هانایوە. یەکی لە هۆکارەکان ئەوەیە شوێنەکە سەختە، شوێنی ئاوەکان جاروە ئاراستەکان ئەگۆڕێ. مانگێک پێش ئێستا مەلەمان کرد لەو شوێنە بەو شێوە نەبوو، دوای مانگێ شوێنەکە ئەگۆڕێت. ئەمە هۆکارەکەی و شارەزاییەکی باشت نەبێت لەسەر سیروان ئەنجامەکەی ڕوودا و خنکان لێ بێتەوە. لە سەرەتای وەرزی هاوینی ئەم ساڵەوە ئەمە حوتەمین حاڵەتی خنکانە لە سنوورەکە کە سیانیان تەنیا لە نێو ڕووباری سیروان بووە. بۆیە ئەگەر بە زوویی چارەسەرێک بۆ ئەم کێشەیە نەکرێت و هاوڵاتیان هۆشیار نەکرێنەوە لە مەترسیەکانی ڕووبارەکە، حاڵەتەکانی خنکان تا دێت بەرەو هەڵکشان دەچێت. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.